خوایە تۆ لێبوردەی و لێبوردنت پێخۆشە یا ڕەبی، خوایە لە هەمومان ببوورە، خوایە تۆ بەخشندەی هەمومان ببەخشە یا ڕەب العالەمین، خوایە تۆ ئازادکەری هەمومان ئازاد کە لە عەزابی جەهەنەم لە هەموو ناڕەحەتیەکان، خوایە بەرکەت خەرە هەموو ئەو نیعمەتانەی پێت داوین یا ڕەب العالەمین، هەمووی هی تۆیە، بمان زیاد کە وامان لێکە شایستەی ئەو نیعمەتانە بین، خوایە شفای نەخۆشەکانمان بە، خوایە هیدایەتی گومڕاکانمان بە، خوایە ساڵحەکانمان ساڵحتر کە یا رب العالمین لە هەموو سزاکانی خۆتمان پارێزە بە بەهەشتی خۆش شادمان کە. آمین آمین وآخر دعوانا الحمد لله رب العالمين.